לעשות כל שביכולתם ئەمە ئیلیزابێت تەسورکۆف توێژەری ئیسرائیلی و بەڕەگەز رووسیا کە لە عێراق چەند مانجێکە ڕفێنراوە و ئیسرائیل کەتیبەکانی حیزبوڵڵا بەرفاندنی تۆمەتبار دەکات. ئێستا میدیای گروپە چەکدارەکانی عێراق گرتە ڤیدیۆیەکەیان بڵاو کردوتەوە. ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی بڵاوی کردەوە ئەو گرتە ڤیدیۆیەی کە بڵاو کراوەتەوە نەتواندراوە کاتەکەی بە دروستی بزاندرێت. بەڵام ئاماژەی ئەوەی تێدایە کە ئیلیزابێت لە ژیاندا ماوە. ڕۆژنامەکە بڵاویشی کردەوە گرتە ڤیدیۆیەکە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر کە سەرهەڵدانی شەڕ و پێکدادانی گروپە چەکداریەکانی غەزە و سوپای ئیسرائیل بوو تۆمار کراوە. چونکە ئەو توێژەرە باس لە بارمتە ئیسرائیلەکانی لای گروپە چەکداریەکانی غەزە دەکات کە حکوومەتی تەل ئەبیب دەڵێت ژمارەیان 240 بارمتەیە. ئەو توێژەرە ئیسرائیلە لە مانجی مارسی ڕابردووەوە لە بەغدادی پایتەخت ڕفێنراوە. ڕفاندنەکەشی دوای ئەوە ئاشکراکرا بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە مانجی حوزەیرانی ڕابردوو کەتیبەکانی حیزبوڵڵای بەرفاندنی تۆمەتبار کرد. تا ئەو کاتەش هیچ گروپێک بەرپرسیاری لە ڕفاندنەکەی ڕانەگەیاندەبوو. دواتر حکوومەتی عێراق دەستی بە لێکۆڵینەوە کرد و باسم عەوادی گوتەبێژی حکوومەت ڕایگەیاند ئەو پرسە ئالۆزە هیچ لێدوانێکی فەرمی لەو بارەیەوە نییە. حکوومەتی عێراقیش لێکۆڵینەوەکەی دەست پێ کردووە و دەگاتە ئەنجام بەبێ ئەوەی ڕوونکردنەوەی زیاتر لەو بارەوە بدات. تەسورکۆف بە پاسپۆرتی رووسی لە مانجی کانونی دووەمی ئەمساڵ هاتۆتە عێراق. ئەوەش بۆ ئەنجامدانی چەند لێکۆڵینەوەیەکە کە لە لێکۆڵنەوەکانیدا گرنگی بە گروپە چەکداریەکانی نزیک لە ئێران داوە. ئەمە جگە لەوەی ڕەوتی سەدر بە ڕێبەرایەتی موقتەدا سەدر بەشێکی دیکەی توێژینەوەکانی بووە. ئەو توێژەرە لەو گرتە ڤیدیۆیەیدا کە بە زمانی عیبری ئیسرائیلی قسەی کردووە و بە ژێرنووسی عەرەبی وەرجێڕانی بۆ کراوە وتەکانی زیاتر ڕوو لە کەسوکاری بارمتەکان دەکات و پێیان دەڵێت ئەگەر دەیانەوێت جارێکی دیکە ڕوخساریان ببینەوە ئەوە لە سەریان پێویستە جەنگ ڕابگرن. دەشڵێت داوا لە خێزانی بارمتەکانی غەزە دەکەم هەموو هەوڵێکی خۆیان بۆ ڕاگررتنی جەنگ بخەنەگەڕ. ئەمەش تەنیا لە پێناو کوڕ و کچەکانتە. ئەم جەنگە ناتانیاهۆ بە گەمژانە لە ڕێگای سارای هاوسەری و یائیری کوڕی بەڕێوەی دەبات و دەبێتە هۆی کوژرانی بارمتەکان. بۆیە ئەگەر دەتانەوێت جارێکی دیکە ڕوخساریان بە زیندویی ببینەوە ئەوە پێویستە جەنگ ڕابگیرێت. نیویۆرک تایمز ئاماژە بەوەش دەدات لە پاڵ پەیامە سیاسیەکە کە ڕفێنەران دەیانەوێت نیشانی بدەن هەروەها باسکردنی شەڕی غەزەش بۆ ئەوەیە کە بە حکوومەتی ئیسرائیل و بنەماڵەی ئیلیزابێت تەسورکۆف بڵێن کە ئەو هێشتا زیندووە. لە کۆتایی ڤیدیۆیەکە ئەو توێژەرە داوا لە کەسوکاری دەکات هەوڵەکانیان بخەنەگەر بۆ ئەوەی بە زووترین کات ئازاد بکرێت. חבריי שיפעלו למען שחרורי כמה שיותר.